لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 116 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بەمەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئەوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله ولو يرى الذين ظلموا إذ يرون العذاب أن القوة لله جميعا وأن الله شديد العذاب. بەڵێ خۆشەویستان، خی گەورە سوبحانەهو وتەعالە لە دوو ئاەت پێشی ئەو ئاەتە باسی لە وەحدانیەتی خۆی کرد کەوا تەنها ئەو شایانی پەرستنی هەیە، هەر تەنها ئەویان ئیلاهی حەقە سوبحانەهو وتەعالە کەوا شایانی پەرستنی هەیە. پاشان باسی لە ئەو بەڵگانە کرد لەسەر ئەوەی کە هەر ئەو زاتەی کە ڕەب و پەروەردگارە و کە ئاسار و شوێنەواری قووەت و دەسەڵات و حکمەتەکەی هەمووی لە مەخلوقاتەکان لە هەموو مەخلوقاتەکانی بەدی دەکرێت. ئەو زاتەیە کەوا پەروەردگاری عالەمینە، هەر ئەویشە ئیلاهی بە حەق و شایانی پەرستنی هەیە. ئیتر لە پاشی ئەوەی کەوا ئیشارەتی بەو بەڵگانە کرد کەوا هەر کەسێک تۆزێک عەقلی هەبیتن تەماشای ئەو هەموو مەخلوقاتە بکاتن، لۆی بە دیار دەکەوی ئەو زاتەی کەوا خالیق و مدەبیری ئەو بوونەوەرەیە هەر ئەویش شایانی پەرستنی هەیە. بەڵام لەگەڵ ئەوەش کەسانێک هەیە لە ناو مەخلوقات لەگەڵ ئەو هەموو بەڵگەیە لەسەر وەحدانیەتی خوای گەورە شەریک لە بۆ خوای گەورە بڕیار دەدا. لۆیە دەفەرمێ وەمینە الناس، لەناو خەڵکیدا، مینەکە تەبعیضیە، من يتخذ من دون الله أندادا، کەواتە لەناو خەڵکیدا کەسانێک هەنە لە خوار خوای گەورە، کەسانێک وا بڕیار دەدەن کەوا دەیهینە بەرامبەر خوای گەورە و دەیهینە ڕیز خوای گەورە. ئەندادەن جەمعی ندە، ند واتە هاوشان، کەواتە لە غەیری خوای گەورە لە خوار خوای گەورە کە هیچ کەسێک شایانی ئەوەی نییە بێتە ڕیزی خوای گەورە بەرە ئەو خوای سوبحانەهو وتەعالە، وەکو فەرمووە وإلهكم إله واحد، ئەو خودایە واحد و ئەحەدە فەرد و سەمەدە سوبحانەهو وتەعالە، هاوشانی نییە، هاوشێوەی نییە سوبحانەهو وتەعالە. بەڵام کەسانێک هەنە، کەسانێک ناو خەڵکی غەیری خوای گەورە لە خوار خوای گەورە کەسانێک دەیکەنە ند و هاوشێوە و هاوشانی خوا والعیاذ بالله، واتە لە پەرستن دانهینە ڕیز خوای گەورە سوبحانەهو وتەعالە. ئەگەر ناخۆ هیچ کەسێک شەچی لەوەی دانیەکەوە غەیری ئەڵڵا خالق نییە سوبحانەهو وتەعالە، غەیری ئەڵڵا مدەبیر نییە لەو کەونەی، بەڵام لەوەی دەیکەنە هاوشان و شەریک لە بۆ خوای گەورە، بۆی کەوا هەندێک لەو پەرستنانێکەوە پێویستە هەموو پەرستنەکە لە بۆ خوابی ئەوان لە بۆ غەیری خوش ئەنجامی دەدەن. وەکو خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە سوورەتی ئەشعەڕاش دەفەرمیکەوە کەسانێک لە جەهەنەمدا کاتێک کە بە خۆیان و بە پەرسترا و بە ناحەقەکانیان لە ناو جەهەنەمدا دەسووتێن، ئەوجا ئەوان پێیان دەڵێن تالله إن كنا لفي ضلال مبين إذ نسويكم برب العالمين. ئیتر سوێن دەخۆن واللهی ئێمە لە گومڕاییەکی زۆر ئاشکرا بووین کاتێکەوە ئەنگۆ پەرستراوانی بەناحەق کاتێکەوە ئەنگۆمان دەهینا ڕیز خوای گەورە وەکو ویمان حساب دەکردن. لە چی وەکو ویمان حساب دەکردن؟ خۆ چاک دەزان وەکو خوا والعیاذ بالله کەس ئیدعا ناکە وەکو خوا خالیقە، وەکو خوا مدەبیرە، وەکو خوا ڕازقە، نا، بەڵام لە ئەنجامدانی عیبادەت و بەتایبەت وەکو لێردا لە خۆشەویستی لەگەڵ خوای گەورە دەیکەنە هاوشانی یەک والعیاذ بالله. ئەوەکو دەفەرمێ ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله، کەواتە
دیارە شەریک پەیداکردن و بڕیاردانی شەریک لە بۆ خوا وەالعیاذ بیلە کە گەورەترین جەریمەیە و خاوەنەکەی ئەگەر لەسەری بمری هەتا ناو جەهەنەمە ئەنواعی هەیە وەکو لە وانەکان ڕابردوو باسمان کردێ. لێرەدا خوای گەورە سوبحانەهو وتەعالا یەک لە شێوازەکانی شەریک بڕیاردان لە بۆ خوای گەورەمانەوە باز دەکا، دەفەرمی یحبونهم کەحب الله، کەواتە لەوەیدا کەسانێک تووشی شرک بووینە کە کەسانێکی دیکە دەینن دەیهینە ڕیز خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە خۆشەویستی، یحبونهم كحب الله سبحان الله. يعني أو كسا مشركان خواشيان خوش دوي بلام أو پرستراو بنا حقاني خوشيان دينن ريس خواي قورا وكو خوا خوشيان دوي سبحان الله. يعني باس لكسانك ناكا كأصلا خواي خوش ناوي أو هيز أو كافرة، بلام كسانك هنا خوان خوش دوي بلام لقل خواش سبحانه وتعالى پرستراوي بنا حقيان وكو خوا خوش دوي لوي راتوش الشرك بوينا، لەوەیەوە کەوا مالیان کاول بۆ ئەگەر لەسەری ببرن هەتا لە جەهەنەم دەبین. يحبونهم كحب الله والذين آمنوا أشد حبا لله. لە کاتێکدا ئیمانداران ئەو پەڕی خۆشەویستیان لە بۆ خوایە سوبحانەهو وتەعالا کەوا ئەسڵ وایە کە ئەسڵ وایە ئینسانی موسڵمان کاتێکەوە بڕیاری بەندایەتی دەدا لە بۆ خوای گەورە سوبحانەهو وتەعالا بڕیاری دابێتە بەندەیەک لە بۆ ذاتی ئەڵڵا، پێویستە هەموو عیباداتەکانی لە بۆ خوابی و یەک لە عیباداتەکانیش کەوا پێویستە لە بۆ خوابی بڕیاردانی خۆشەویستی، پێویستە ئەو پەڕی خۆشەویستی لە بۆ خوابی سوبحانەهو وتەعالا. ئەوجا لە پێناوی خوا کەسانێکی خۆش بوێ کەواتە ئەو پەڕی خۆشەویستی لە بۆ خوا سوبحانەهو وتەعالا. ئەوجا لە پێناوی خوا ڕەسوول الله خۆش دەوێت صلی الله عليه وسلم، لەبەرچی لەبەرەوەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم، لە پێناوی خوا پێغەمبەری وا خۆش دەوێت صلی الله عليه وسلم کە لە پێداویستەکانی ئیمانە لە خۆی خۆشتر دەوێت، لە ماڵ و منداڵی خۆشتر دەوێت. کاتێش کە دەڵێن لە خۆی خۆشتر دەوێت، لە ماڵ و منداڵەکانی خۆشتر دەوێت، واتە بەمانای ئەوەی بەچ ئەو خۆشەویستەی دەسەلمێنی بەوەی دەیسەلمێنی کاتێکەوە ویستی خوای گەورە و فەرمانی خوای گەورە تەعاڕوزی کرد لەگەڵ مەسلحەتی خۆی، لەگەڵ هەوا و ئارەزووی خۆی، لەگەڵ هەوا و ئارەزووی منداڵەکانی، لەو حاڵەتەی بە عەمەل و بە مەوقیف و بەکردەوە دەیسەلمێنی کە خوای خۆشتر دەوێ یان خۆی خۆشتر دەوێ یان منداڵەکانی خۆشتر دەوێ یان دەوروبەری خۆشتر دەوێ یان هەر کەسێکی دیکەی خۆش دەوێت لە غەیری خوای گەورە سوبحانەهو وتەعالا. کەواتە بەڕاستی ئەو عیباداتە قەلبیانەی کەوا لە قورئانی پیرۆز باس کرایەوە پێویستە لە دڵ و دەروون ئیماندار هەبی، بەڕاستی مجرد عاتیفەیەک نییە، ئەگەنا هەموو کەسێک ئیدعای خۆشەویستی خوا دەکات سوبحانەهو وتەعالا. کافرترین کەس بینە کاتێکەوە تەماشای ڕەحمەتی خوای گەورە کە دەڵێ خوام خۆش دەوێت، تەماشای مەخلوقە جوانەکانی خوای گەورە دەڵێ خوام خۆش دەوێت بە هەر شێوەیەک، بەڵام کا خۆشەویستیەکەت بەچی دەیسەلمێنی؟ سەلماندنی خۆشەویستی خوای گەورە لو كان حبك صادقا لأطعته لأن المحب لمن يحب مطيعه. ئەگەر خۆشەویستیەکەت ڕاست و دروستە کە ئیدعای دەکەی پێویستە ئیطاعی بکەی، لەبەر ئەوەی خۆشەویست لە بۆ خۆشەویستی خۆی مطیع و جۆڕایەلە. کەواتە کەسێک ئیدعای خۆشەویستی خوای گەورە بکە، عیسیانی بکە و سەرپێچی بکە و ئیطاعی نەکات، درۆ دەکات لەو خۆشەویستی، درۆ دەکات. پێویستە بیسەلمێنی بۆی کا جۆڕایەلی بکە و ئیتیباعی پێغەمبەرەکەی بکە صلی الله عليه وسلم. قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. کەواتە ئەگەر ئیدعای وە دەکەن خواتان خۆش دەوێت ئیتیباعی پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم تا خوای گەورەش خۆشتانی بوێ. کەواتە والذین آمنوا أشد حبا لله. ئیمانداران ئەو پەڕی خۆشەویستیان لە بۆ خوایە سوبحانەهو وتەعالا، ئەو پەڕی خۆشەویستیان لە بۆ خوایە. جا لێرەدا وەکو دەفەرمون لێرە ئەشد حبا لله، هەندێک لە زانایان دەفەرمون واتە ئەوان زیاتر خۆیان خۆش دەوێت لەو مشریکانەی کەوا وەکو لە پێشەوەی فەرمووی کەوا ئەنداد و شەریکیان هێنایی نایەتیان ڕێز خوای گەورە سوبحانەهو وتەعالا، شەریکەکانیشیان خۆش دەوێت وەکو خوا خۆشیان دەوێت، بەڵام ئیمانداران خۆشەویستیان زیاترە لە بۆ خوا لە کەسانێکی مشریک لە بۆ خوا. کەواتە مشریکان خواشیان خۆش دەوێت، شەریکانیشیان خۆش دەوێت، بەڵام خۆشەویستی ئیمانداران زیاتر لە بۆ خوا لە خۆشەویستی مشریکەکان لە بۆ خوا. لۆ لەبەرەوەی دیارە مشریکەکان بەڵێ ئیدعای خۆشەویستی خوا دەکەن، بەڵام کاتێکەوە شەریکی لە بۆ بڕیاردن ئەوە چ خۆشەویستیەکە؟ خۆشەویستیەکی نوقسانە، پێناگاتە مەرتەبەی ئیمان. و هەروە هەندێک شوالێک چیت دەنەوە والذین آمنوا أشد حبا لله. کەواتە ئیمانداران خۆیان خۆشتر دەوێت لە مشریکەکان کەوا شەریکەکانی خۆیان خۆش دەوێت، شەریکەکانی خۆیان خۆش دەوێت. بەڵێ مشریکەکان ئەو پەرستراوە بە ناحەقانی کە خۆشیان یان دەوێت لەگەڵ خوا،
طبعا خۆشیانیان دەوێ بەڵام لە کاتی خۆشیدا خۆشیان دەوێ کاتێکەوە ناخۆشیان بەسەر بێت تەبەڕایان لێ دەکەن هەتا وەکو نانیان بدەنێ خۆشیان دەوێ هەتا وەکو بەدڵی ئەوان بکەن خۆشیان دەوێ بەڵام کاتێکەوە نان بڕیان دەکەن کاتێکەوە شتێکیان بەسەر دێ وازیان لێ دەین پشتیان تێ دەکەن خۆشیان ناوێ بەڵام ئینسانی ئیماندار لە هەموو حاڵەتێک فی السەڕاء والضەڕاء لە هەموو خۆشی و ناخۆشی ئەو پەڕی خۆشەویستی لە بۆ خوایە سوبحانەهو وتەعالا لەبەرەوەی چاک دەزانی ئەو خوا شانی ئەوەی هەموو خۆشەویستی لە بۆی بی لەو کاتێک کە لە حاڵەتی ناخۆشیش دای خوای گەورە تەقدیری کردێ لەسەر لەو ناخۆشیەدا بی چاک دەزانی ئەوش لە مەسلەحەتی تووە چاک دەزانی ئەویشیان هەر لە خۆشەویستیە خوای گەورە ئەوی بەسەر هینای هەر لە خۆشەویستی ئەوەی بەسەر هینای یعنی وەکو هەندێک لە زانایان دەفەرمون کەسێکەوە نەخۆشێکی هەبی کە زۆری خۆش دەوێ دەزانی ئاو خواردنەوە یاخود فلانە خواردن لە بۆ ئەو نەخۆشەی خراپە لەی مەنع دەکە معنای ئەوە نییە کەوە لەی مەنع کردێ خۆشی ناوێ ڕقی لێ نا زۆری خۆش دەوێ ناوێ زەرەر بینین بۆ خواردنێکەوە لەی مەنع کرا و پارێزی لێ کرا ولله المثل الأعلى خوای گەورە سوبحانه وتعالى ناخۆشی بەسەر بەندەکەی دەینی دنیای لێ مەنع دەکا لەبەرەوەی خۆشی دەوێ دەزانی منعکردنی دنیا لە بۆ ئەو بەندەیە وا چاکترە لە بۆ دنیا و قیامەتی ئیتر ئیماندار لە خۆشی و ناخۆشیدا ئیماندار ڕاست خوای خۆش دەوێت سوبحانه وتعالى بەڵام مشریکەکان خۆشەویستیان لە بۆ سەرکردە و لە بۆ پەرسترابوون حەقەکانیان وانییە خۆشەویستی ئیمانداران لە بۆ خوا زیاترە لە خۆشەویستی مشریکان لە بۆ سەرکردەکان وەلێردا ئەوەش پێویستە بگۆترێ یعنی ئەسڵ وایە وابی بەڵام کاتێک کە دەبینی کەسانێکی مشریک لە ڕێگایەکی باتیل ئامادەنە تەضحیە بدەن لە پێناوی ئەو باتیلەی خۆیان تەضحیە بدەن و قوربانی بدەن لە پێناوی پەرستراوە حەقەکانی خۆیان دەی ئیمانداران زۆر زۆر لایقتر نین لە پێشتر نین لە بۆ ئەو خوایەکەوە ئەسڵ وە ئەتوو خوات خۆشتر بێ لە مشریکەکەی لە بۆ پەرستراوە حەقەکەی ئەتوو ئەسڵ وە ئەتوو ئیستعداد زیاتر تێدابی شەونخوونی بکەی هەوڵ بدەی قوربانی بدەی لە پێناوی خوایە خۆشەویستەکەی خۆت ئەوز دەفەن ولو يرى الذين ظلموا إذ يرون العذاب ئەگەر ببینن کەسانێکی مشریک ظەلەموواتە ئەوانەی کە ئەشرەکوو لەبەر ئینە الشرك لظلم عظیم ظلم بەمانای شتێک لە غەیری جێگای خۆیدا ئەو پەرستنێکەوە ئەسڵ لە بۆ خوا ئەنجامی بدەن ئەوان لە بۆ غەیری خوا ئەنجامی بدەن لۆی خوای گەورە بە ظالم ناوی بردینە کەوا بەمانای مشریک دێ ئەگەر ببینن کەسانێکی ظالم کەوا مشریکن کاتێکەوە ئیذ یەڕەون العذاب کە لە قیامەتێدا عەذاب دەبینن کەوا بەتەئکید کەسانێکی مشریک عەذاب چاوەڕانیان دەکا لەو کاتەیدا ئەگەر ببینن ئەن القووەة لله جەمیعا لەو کاتەیدا ئەگەر ببینن کەوا لەوێ بە یەقین ویان بەدیارکەوێت هەموو قووەت و هێزی دەسەڵات ئیخوایە سوبحانه وتعالى هەموو قووەت و هێز و دەسەڵات ئیخوایە سوبحانه وتعالى ئیتر لە دنیادا وەکو تاقیکردنەوە ئیبتلا هەندێک لە دەسەڵاتی بە کەسانێک بەخشیە تاوەکو بە خۆیان و بە دەوروبەریان پێی مبتلا بن بەو قووەتەی بەو قووەتەی کەوا پێی بەخشرا ئایا مەغرور دەبی لە سنوور دەردەچی و هەروە بەو قووەتەی بە فڵانە کەس بەخشرا ئایا کەسانێکی دیکە لە ترسی ئەو قووەتەیوی واز لە خواپەرستی دەینن کەواتە تاقیکردنەوەی ئیبتلا بەڵام ئەگەر ببینن لە ڕۆژی قیامەت قووەت و دەسەڵات هەمووی ئیخوا سوبحانه وتعالى طبعا لە دنیاش هەموو دەسەڵات ئیخوایە هەموو دەسەڵاتی خوا لە هەر لەحظەیەک بێ ئەو قووەتەی کە دایتێ فلانە کەس و فلانە دەولەت و فلانە قووەت لێی وەردەگریتەوە بەڵام لە قیامەتێ هیچ شەک و گومان لەوەی نامنێ کەسی مشریکیش دەگاتە یەقین کەوا قووەت و دەسەڵات هەمووی ئیخوایە ئەگەر ببینن لەو ڕۆژەی دەکەوە هەموو قووەت و دەسەڵات ئیخوایە وأن الله شديد العذاب وهروها لوين دليل بديارك الله سبحانه وتعالى شديد العذاب كخواي جور عذابي كسيك بدا شديدة لعذابكي أو بريتون لعذابكي خوا بنام مبدا نبئ عبادي أني أنا الغفور الرحيم وأن عذابي هو العذاب الأليم فبند كان مرابقين أو نبأ أو خبر مهما كخوا سبحانه وتعالى كغفور رحيم بلام عذابي شي هر أو عذابي بإيش وآزار مقارنة بعذاب خوا هيت عذابك ناقات مستوى عذاب خوا يقول سبحانه وتعالى فيومئذ لا يعذب عذابه أحد ولا يوثق وثاقه أحد كوات لو رجلك عذابي كساني شي بباورد دا هيت كسيك ناتواني وعذاب بدا خوا بنام بدا كوات براستي كساني شي ظالم ومشرك غير ببين لو رجيدا كوا قوة دەسەڵات هەمووی ئیخوایە و ئەو پەڕی عەزابی شەر ئیخوایە بەڕاستی لە دنیادا جورئەتیان نەدەکرد شەریش لۆ بڕیار بدەن بەڵام کەوایان کرد طبعا سزای کردەوەکانیان وەردەگرنەوە ئەوجا
لەو حاڵەتەیدا لەگەڵ ئەوانەی کەوا دەیان پەرستن بە ناحەق لە دنیادا حاڵیان دەبی کوبی لە قیامەتدا. خوای گەوردیان لە ئاتی دواتر و لە دوو ئاتی دواتر باز دەکاتن، بەڵام لەبەر تەوابوونیکان لێرەدا دەوەستین بە پشتوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێنەوە خزمەتی و زیاتری لێ باز دەکەین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.